لا هەرچێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش کۆمیسیۆن بەردەوام دڵنیایی دەدات لەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموو ئامادەکاریەکی تەواوی بۆ کراوە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێت. زیاد لە جارێک ڕاستیەکەی کۆمیسیۆن سەرۆکەکەی تیمی ڕاگەیاندن وتەبێژ هەموو ئەوانەی دیکە کە بەرپرسیارەتی دیاریکراویان لە بەغداد و لە لقەکانی هەرێمی کوردستانی شەیە ئەم دڵنیاییە دەدەن، بەڵام ناوبەناو پرسی دیاریکراو یان جۆرێک لە دەنگۆی دیاریکراو لە هەرێمی کوردستان دێتە ئارا لەبارەی ئەوەی کە دەکرێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساختەکاری تێدا بکرێ و دەستکاری ئەنجامەکان کرابێ یان بکرێ و لەباری ڕێکارەکانەوە بە دڵنیاییەوە هەندێک دەنگۆ و قسە بڵاو دەکرێنەوە. ئەمە سەرباری ئەوەی کە بوونی فشاری دیاریکراو لەلایەن هێزی دیاریکراوی یان هێزگەلی دیاریکراوی هەرێمی کوردستانەوە لەسەر بەشێک لا چین و توێژەکان بە تایبەت هێزە ئەمنیەکان و موچەپۆران فەرمانبەران هەر هەبووە و هەیە. سەرباری هەموو ئەمانە کۆمیسیۆن ئەم ڕۆژ دوای بەدڵنیاییەوە پرسێکی دیاریکراوی ئەوەی کە دوێنێ لە هەرێمی کوردستان بڵاو کرایەوە و پارتی دیموکراتی کوردستان کە با بڵێن لایەنێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و بەشداربوویەکی بەدڵنیاییەوە سەرەکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە قسەیەکی جیاوازی لەبارەی هەڵبژاردنەوە کرد و بە نزیکەی گەورەترین قسە بوو لەبارەی ئەگەری ساختەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. هەم دوێنێ هەم ئەمڕۆ کۆمیسیۆن دووبارە دڵنیاییدایەوە لەبارەی ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموو ئامادەکاریەکی تەواوی بۆ کراوە و ئەو ڕێکارانەی ئەگیرێنە بەر وەگیراونەتە بەر بۆ ئەوەن هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێ. بەڵام هێشتان ئەبێ میدیا قسە لەبارەی ئامادەکاریەکان و هەموو ئەو دڕدۆنگیە بکە ڕاستیەکەی کە دروست دەکرێن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆیە من ئەم شەو چێم لەگەڵایە دکتۆر ئەیسەر یاسین گوتەبێژی ڕاگەیاندنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بە ڕێزیان لە هەولێرەوە میوانی زوومی ئێمن. دکتۆر سلااوت لێبێ، هیوادارم زۆر باشبی بەخێربەی بۆ زووم. من ئەمیز بە ئامادەکاریەکان دەست پێ بکەم چیتان کردوە چیتان نەکرد، بەڵام ڕاستیەکەی پرسی ئەگەری ساختەکاری و هەموو ئەوانەی کە بەردەوام جۆمان لێ بێ بە تایبەت ئەوەی دوێنێ خۆی بەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە زەق کردوتەوە ئەبێ بەوە دەست پێ بکەم. ناوبەناو دەنگی ئەگەری ساختەکاری ئەبینین بە دڵنیاییەوە، ئێوەش هەر بەردەوام یانی وەکو کۆمیسیۆن وەکو ئێوەش لە با بڵێن ئەوانەی کە سەرۆکاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکەن ناچار بە ڕوونکردنەوە بوون. قسەی خۆتم بۆ بکە لەو بارەیەوە، ئێستا چۆن نەتوانی دڵنیایی بە خەڵک بن؟ بەڵێ ئەمە وەکو ئامادەکاری وەکو کۆمیسیۆن ئامادەکارێکی باشی کردو لە بۆ هەڵبژاردننی و ئامادەکاریەکان تەقریبەن گەیشتە کۆتایی ئیشەکانمان هەمووی تەواو کریا وەکو ڕاهینەر ئەمە کۆتا بەڕامەمان بۆ ئەومان ڕاهینانمان بە کارمەندەکانی خۆمان کردو، جیازەکان و ئامێرەکانیش سال هەمووی لە مەخازنەکانمان هەیە، هیچ وەکو لۆجستی وەکو فەنی ئەمە کێشەمان نەماوە. بابەتی سەختەکاریش ئەمە دنیای و برادرە ئەو خەڵکی دەدەینەوە کە سەختەکاری زۆر ئەستەم دەبی ئەو جارە لەو هەڵبژاردنەی چونکە زۆر ئیجراعاتی توند گرایتە بەر لەو جارەی وەکو نمونە ئەو جارەی کۆمیسیۆن هەستایە بە دانانی کامیرەی چاودێری لە ناوێزگەکانە، یعنی پرۆسی هەڵبژاردنە ناوێزگەی لەژێر چاودێری کامیراتی دەبێتی تاکو پرۆسەکە تەواو دەبی، یان لە هەفتی سبەینەوە دەتان بڵێم پێشی ینی سەعات 6 سبەینە کە کارمەندانی وێزگە دەستن ناوێزگە لەژێر چاودێری کامیرەی دەبێت تاکو کۆتایی پرۆسەکە کە تەواو دەبێتن لەژێر چاودێری کامیراتی دەبێتن. ئەو یەک دووش ئەو جارەی بەکارهێنانی کارتی بایۆمەتری تەنها کارتی بایۆمەتری بەکاردێ لە بۆ دەنگدانیانی چیزی کە کاردەکانی ئەوێ با بڵێن بێڕسمە یان ئەوێ قەدیمەکانە بەکار نایێتەوە. و
وسێ ئەو جارش لە هەموو وێزگەکانە دەنگدانی با بڵێن هەژماری دەستی دەکرێتن و بەراورد دەکرێت هاتا دەکرێت لەگەل هەژماری ئەلکترۆنی هەموو ڕێکارەکانە کە کۆمیسیۆن بردێ بە دکتۆر هەندێشتت باس کرد من وردە پرسیاریان لەبارەوە کەم و ڕاستیەکەی میوانەکانی دیکەش کە تایبەت بە هەڵبژاردن بانگم کردوون باسی ئەم مەسلەی بوونی کامێرایان لە وێزگەکانی دەنگدان کردو ئەم کامێرەیە چییە گۆڕێ بۆچی باشە بۆچی خەڵک دڵنیا بێ یان جۆرێک لە ئەرێنی تەماشای پرسیبوونی کامێرای چاودێری لا وێزگەکانی دەنگانە بکە من بۆی ئەم پرسیارەکەم ڕاستیەکەی خەڵک کاتێک کە دەنگەیە حەزەکە بە نهێنی دەنگ بە نەک بە ئاشکرا بەڵێ پرۆسەکەی چاودێری پرۆسەکەی دەکا بەڵام ینی چاودێری دەنگدانەکەی ناکە ینی کە دەنگدە دەچی دەنگدا عیلاقەی باوەی نییە با بڵێن بە دەنگدانی دەنگدەرەکەی بەڵام چاودێری پرۆسەکەی ناو وێزگەکەی دەکاتن ئەو کامیرە ینی بە شوێنێکدا دەنێتن تەنها چاودێری ناو وێزگەکەی بکە ینی دوور لە کابینە و دەنگدانی دەبیتە ڕوونە دکتۆر لەبارەی کارتی بایۆمەتریەوە هیچ عیلاقی بە کابینەی دەنگدانی نابێت ڕوونە ئەنی با ڕوونیکەینەوە لە ناو مقەباکەیان نییە ها ئەوەی کە دایانێن و ئەچی دەنگی تاییت لە ناو ئەوەیان نییە و هیچ پەیوەندیەکی بە دەنگدەرەوە نابێ ڕەوشە گشتیەکەی ناو وێزگەیەکی دیاریکراوی ناو بنکەیەکی دیاریکراو تۆمارەکەی بەڵێ بەڵێ دوورە لە ئەوەی با بڵێن تەسوورکردی ناو کابینەی دوور دەبیت ڕوونە لە بەرامبەری دەبیت اینجا ئەوە با دەنگدەرگوێی لێی بێ ینی کامێرە هەیە ئەوەی ئەوترێ هیچ پەیوەندی بەوە نییە تۆ با بڵێن قەڵەمەکەت دیار بێ و بزانرێ دەنگ بەکێ ئەی یان ناد دکتۆرەی سەر ئەمە زیاتر لە بۆ دنیای دەنگدەرین بە دڵنیایی دکتۆر ئەیسەر لەبارەی کارتی بایۆمەتریەوە سەرڕای هەموو ئەو دڵنیایانەی کە کۆمیسیۆن و ئێوەمانان ئەیدەن بەڵام هێشتان هەندێک لە دڕدۆنگی یان ترس و ئەوانە بۆ پرسی کارتی بایۆمەتری هەیە بە تایبەت قسەیەک لەبارەی ئەوە هەیەگەر ئامێرێکی دیاریکراوی دەنگدان کاری نەکرد یان پەنجەمۆر نەیخوێنەوە هەندێ پرسی دیکە ئەو پرسە تەکنیکیانە بە دڵنیاییەوە ئێوە باشتر ئەیزانن ئەم جارە ئەم پرسەی کارتی بایۆمەتری و شێوازەکانی دەنگدان بۆم ڕوونکەرەوە بۆی خەڵک دڵنیا بێتەوە بەڵێ کارتی دەنگدانی بایۆمەتری ئەمە پێتر کاتەکەی کۆن هیچ بەڵێم ئەگە بەراورد دیگەنەکە کارتی کۆن کارتەکە کۆنەکە هیچ ڕسمی تێدا نەبوو و هیچ پەنجەمۆری دەنگدەرەکەی تێدا نەبوو باشە یعنی دەتوانێت یەکێک بەکاربینی زۆر ئەتیادی و بەڵام کارتی بایۆمەتری ڕسمی تێدا هەیە و پەنجەمۆری خۆی تێدا هەیە عنیەکە کارتی خۆمە ئەمە پەنجەمۆری خۆم نەبێتن ئەو ئامێرەکە ئەمە پێدرین جیهاز تەحقوق ناتوانانی کارتەکەی بخینتەوە یعنی هەر پێدرێ بەسمە یعنی پەنجەکەت غێر متابقیان هاوتانە و بەردەوام نابی لە خەتوەکانی ڕاوە دەستی لێرە یعنی ناتوانانی دەنگی بداتن چکە دەبی ئیل لە پەنجەی خۆی لەگەلی بیتن باشە فەلۆی هیچ ناتانی کەسێک ناتانی کارتی کەسی دیکە بەکاربینیتە باشە جا بۆ من و تۆ شتێنەکەین دکتۆر ینی ئەوەی گرنگە لە چوارچەی پرۆسەی دەنگدانە من و تۆ پرسیارێکی دیاریکراوە کەم حەزەکەم ئەو خطواتانە و هەنگاوانە هەمووی بۆ ڕوونکەیتەوانە لە پرۆسی دەنگدانە ئامادەکاریەکان هەمووی گرنگ کارتی بایۆمەتری نەخێر بە گشتی پرۆسەکە لەو کاتی دەنگدەرێکی دیاریکراو ئەچێتە وێزگەیەکی دیاریکراوە و کارتی بایۆمەتریەکەی یان هەموو ئەوانەی کە پێویستن لەگەڵ کارتی بایۆمەتریەکەیە ئەیدا بە کارێکی دیاریکراوی کۆمیسیۆن ئەلەوێەوە دڵنیایەکە ئەو ڕێکارانەی ئێوە گرتوتانێتە بەر چین و چینین هەتا ئەو کاتەی ئێوە ئەنجامی کۆتایی هەڵبژاردن ڕائگەێنن تا دەگاتە کابینێ و دەگاتە ناو نا من زۆر زیاتر ڕۆیشتوم ئەڵێم هەتا ئەنجامی کۆتایی دکتۆر بۆیە ئەرکەکەت کەرەوە بزانم ئەو دڵنیاییانەی کە ئێوە ئەیدەن چییە؟ بەڵێ یەکەم جار یەک دەنگدەرەکە دێتە ناو وێزگای دەبی کارتی بایۆمەتری خۆی پێویتن لەگەڵ ناسنامەکی خۆی باشە کە دەستەکن ئەمە پێدەری مەسوول تعریف ئەوی جیهازەکەی پێ لە پێشەوە دانیشتیە یەکەم جار
یەکەم جار تەکید لە کارتی بایۆمەتریکەی دەکەن لەگەڵ ناسنامەکەی. باشە. ئەگەر ناسنامەکە یعنی مطابق نەبوو یەک نەبوو لەگەڵ کارتی بایۆمەتری هەلێرە ناتانی دەنگ بداتن ئەو دەنگدەرە ئەگە وەکو یەک نەبیتن دەبێ ئیلا ناسنامەکی لەگەڵ کارتی بایۆمەتری پێبیتن. پاشە لەگەڵ کارتی بایۆمەتری خۆی لەو جیهازەیدا دەبی پەنجەمەوەەکانی خۆی کە خەزنە نەناو ئەو کارتی بایۆمەتریەی نەناو سیم کارتەکەی دەبی مطابق بیتن. دەگەر چ مطابق بیتن لەگەر پەنجەمۆری ناو ئەو جیهازەی تێدا هەیە. فەلۆی ئەمە بینێت تەطابق ثلاثی یعنی سێ تەطابقمان هەیە. پەنجەمۆری خۆی ئەوەی لە دەستی خۆی هەیە لەگەر پەنجەمۆرەک هەیە خەزم کرایە ناو سیمکارتی کارتی دەنگدانی ئەو کارتەکەی کە پێیە سیمکارتێکی پێوەیە ئەو پەنجەمۆرەی نەنا ئەو سیمکارتی خەزم کرایە و زائیدەن پەنجەمۆریشی نەناو جیهازەکەی خەزم کرایە. دەبێ هەر سێ پەنجەمۆرەکەی مطابق بێ یەڵە بتوانێ ئەو دەنگدەرە دەنگ بداتن. فەلۆیە کە ئەو مەرحەلەی بڕی ئەو مەرحەلە بڕی کە پەنجەمۆرەکەی لێدا وەری گرت پەنجەمۆری ئەو کاتەی دەتوانێت دەنگ بداتن. پاشان دەستە ناو جیهازی وەرەقەی دەنگدانی وەردەگری کە وەکو دەنگدەرەک وەرەقێکی دەنگدانی پێی دەدێن QR ئەو وەرەقەی وەردەگریتن. یعنی وەرەقەیە QR لەو جیهازەی وەردەگریتن و دەستە کابینین دەنگەکەی دەدات و ئەو دەختە ناو جیهازەکەمە پێ دێنن پیکۆس. ئەو پیکۆسە هیچی چییە؟ دەنگی ئەوەی دەخینتەوە ئەو وەرەقەی دەنگدانە تەشیرەکەی بابنین وزانەوە چ حەزبێک چ کیانەک تەشیری کردیە ئەو دەنگەی دەخینتە و خەزم دەکاتە ناو USB یەکمانەوە پێدەێن ناو پیکۆسیە خەزم دەکاتن ناو جیهازەکەی نە ئەو USB تاکو دەنگدان تەواو دەوی بۆ شوێ حتا بگەینە ساعت 6 ساعت 6 بۆ بخۆ دەزانن مەحەتە یان وێزگا بخۆی ئۆتۆماتیک دەکوژێت عین ڕاوەدەستیتر مەحەتەکان جیهازەکان بخۆی ساعت 6 ڕاوەدەستیتر. باش ئەوەی جیهازی پیکۆس تەقریرمان دەداتێ تەقریری نیهایی ئەمە پێدەرێن کە بابلێن نەتائیجی دەنگەکان تێدا هەیە دەنگەکانی کیانات و ئەحزابی لەنا ئەوەی تێدا هەیە. پاشان چ دەکەین سندوقەکەی دەکەینەوە کار ئەوراقی وەرقی دەنگدانی تێدایە وەرقی دەنگدار دەین دەست بە هەژماری دەستی دەکەین لە بۆ ئەوی دڵنیابین ئەو جیهازەکە تەقریرێکی دامە تەقریرێکمانی پێدا نەتائیجی حیزبەکانی تێدا هەیە ئەمەش بە دەستی دەژمێرین کیانەکان و ئەحزابەکان بەراوردی دەکەین. دکتۆر گەیشتوینەتە بمبورە ڕاتەگرم گەیشتوینەتە قۆناغی هیناییاننا باشە گەیشتوینەتە قۆناغی ژمارنەوەی ئەلکترۆنی جیازەکە یاوینێتێ و خەریکی ژمارنەوەی دەستین بەس من ڕاتەگرم جارێکە یەک دوو پرس لەم بارەیەوە گرنگە. یەکەم لە دەرەوەی ئەو پرۆسەی کە باست کرد بە تایبەت مەسلەی هەر سێ پەنجەمۆرەکە هیچ ئەگەرێک هەیە با بڵێین ئەو ئامێرە دەنگێکی دیاریکرا و لە دەرەوەی ئەو پرۆسەیە بخوێنێتەوە دەنگێکی دیاریکرا و داتایەکی دیاریکرا و لە دەرەوەی ئەو پرۆسەیە بچێتە ناو ئامێرە ئەلکترۆنیەکەی دەنگدانەوە؟ نەخێر چکەلۆ ئەو جیازە هەیتم ئەمە کە پێدرێن جیاز تەحقق ئەمە سجلی ناخبینی ئەلکترۆنی تێدا هەیە سجلێکی ناخبینە سجلی دەنگدەرانە ئەلکترۆنیە دەبێ ئیلا ناوی ئەو دەنگدەرەی نەنا ئەو سجلی هەبیتن مطابق بیتن ئەگەر تێدا نەبی ناتانی دەنگ بدە بخۆی جیهازەکە دەرێت مەسەلەن ئەو دەنگدەرە تابعی ئەو مەحەتەی نییە یعنی ئەگەر دەنگدەرێک لە دەرەوی وزگەی هات لە ڕوونە یعنی لە زمانی ئەو وێزگەی نەبوو جیهازەکە توانای ئەوە هەیە ئەو کارتەی بخینتەوە دەلێتن ئەو کارتە یان ئەو دەنگدەرە تابعی ئەو وێزگەی نییە. دکتۆر تخوا با من پرسیارێ بکەم من حزبی دەنگدەرەکە نەنا ئەو سجلی هەیە باشە من حزبی ئەلفم بۆ نمونە من حزبی ئەلفم و وەزعم خراپە ئەمەوێ ساختەکاری بکەم تۆماری دەنگدەرانم لایە و ئەشزانم فڵان دەنگدەر لە کام وێزگە لە کام بنکە دەنگەیات ئەتوانم وا بکەم مەسەلەن وێزگەیەکی دیاریکراو کە هەموو ناوەکانی ئەوەی کە دەنگی تێدا ئەیەن لای من هەیە بتوانم داتایەکی دیاریکراو بخەمە ناو ئامێرەکەوە هیچ پەیوەندی بەو داتا ڕاستەقینەوە نەبێت کە پرۆسی دەنگدانەکەی پێ بەڕێوە چووە نازام ئەگەر پرسیارەکە ڕوون بێیاندا ئەوە لە
تقريبا يعني من استا من وێزگەکم هەیە 450 دەنگدەری تێدا هەیە ئەو وێزگەی خۆیتی تایبەتە بەخۆی يعني حزبك يانك بتواني او 450 دنگدري دركه و 450 كسي خوي بينيتن نا ببوره دكتور لازم كنت نگشتم من 450 ناوم لایە لیستی دەنگدەر هەیە 450 ناوی دیاریکراوی حقیقی هەیە باشە من حزبێکمە ساختەکاری دەنگدەرە من حزبێکمە ساختەکاری بکەم وای پیشان ئێم بۆ نمونە ئەم وێزگەیە 350 دەنگی تێدایراوە لەو 350 من ئەوە حزبێکی باشم 295 دەنگم هێناوە ئەم داتایە بتوانم بیخەمە ناو ئەو ئامێرەوە هیچ پەیوەندیەکی بە دەنگدانە حەقیقیەکەەوە نەبێ ئەتوانم یان نا نەخشتی هاتی دانیە و جیاز مستحرشتیها قبول ناکاتن چکە ئەوە بەسترایە کاکە بەسترایە جیهازی پیکۆس لەگەڵ ئەو VVDەکەمە پێ دەرێن سجلی ئەلکترۆنی ئەوە بەسترایە بەیاناتی دەدرێتە یەکتری ئەوها یعنی نەقلی بەیاناتی دەکە مستحیلە بتوانێت شتە بکرێتە باشە وای دانێ داتایەکی دیاریکراو لە دەرەوە ئەخرێتە ناوە و ئامێرەوە پێی وەکو ئەوەی لە ینی لە 2010 باسی شتی لەو شێوەیە ئەکرا شێوەیە کاک لە 2010 باسی پرسێکی ئاوای دیاریکراوە کرا پێی ئەڵێن هاکردن بۆ نمونە جێتان لێ بووە ئۆکەی قسەی زۆری لەبارەوە ئەمە نەمان دیتە باشە ئەگەر بیرێ بێ لە ناو کۆمیسیۆنا مشتومڕی زۆری نایوانێ بە شێوێک ئەو داتایە دەگاتە ناو جیازەی ئەمە ئەم پرسیاری دەکەم ئەم دەمێ ئەو پرسیارت لێ ناویان نابوو پرۆسەی هاکردن ئەگەر ئەو داتایە گەیشتە ئەو جیهازەی هەر داتایەک بە وایفایەوە بێ ئەو جیهازانە یعنی ڕەبتی زیاتر ئەگە هاک بکرێتن لەگەر ئەنتەرنێت ئەگەر ڕەبت بی لەگەر ئەنتەرنێت تۆشتە احتیمال بەڕێ ئەنتەرنێتی هاک بکرێت هەفتی سبێنی ئیش دەکە حتا شەشی هێوارێ هیچ نەبەسرایە بە ئەنتەرنێت یعنی چۆن توانی ئەو داتانی بگەینتە ئەو جیهازانە ڕوونە ئەوانەی 2010 نازام زانیاری تەبیان نابەسرا بوون بە ئینتەرنێتەوە بۆیە ئەو کارەکرا ئێستا وایفای نییە بۆیە ناتوان ڕێهاک بکرێت نایس بە ئەنتەرنێت نەبەسترا بوو زۆر باش زۆر باشە لە پرۆسەی هی نابووین دەنگدانی با بڵێن ژمارنەوەی ئەلکترۆنی ژمارەکان نابووینێ جیاکردنەوەکان و خەریکی ژمارنەوەی دەستی بووین لەو پرۆسەیە بە و بەردەوام بە دڵنیا بە دڵنیایی بە دەنگدەری کورد بەڵێ وەکو ئەمە دڵنیای دێنە حزبەکانیش یەکەم ئەو دەنگدەرەکان باش چکە حەکە داکو حزبەکانش دنیابن کە دەنگەکانیان کە جیهازی ئەلکترۆنی ئەو ئامێر ئەلکترۆنی کە هەژماری ئەلکترۆنیمانداتی نەتایجەکان بەراوردێکەی لەگەل یەدەویەکەی لەگەل دەستی و لێک دێنێ لاکو بزانێ یعنی لەوەی دڵنیابن کە ئامێرەکانیش بە تەواویش دەکات ڕوونە هیچ کێشەی نییە ڕوونە جیاوازیەکە هێشتان وەکو خۆی لە 105 ماوەتەوە گەر جیاوازێکی دیاریکراو هەبوو لە وێزگەیەکی دیاریکراو لە سندوقێکی دیاریکراو 105 و بەرەو سەرەوە بێ دەبرێتە بنکە سەرێکیەکە و دووبارە ژمارنەوەی بۆکرێیان چۆنە ئەویان بەڵێ ئەوە نزبەکمانەیە ڕێژەکمانەیە ئەوەش تەمان بریاری پەرلەمانی ئەمە یاسا بوو تەرجمەمان کرد کردمانە ئیجراعات و لەسەر ڕۆیشتین نزبەکە ینی ڕێژەکان هەم بە پێویستە بە وەرقی پوچەل ئی باتڵ ئەمە دەینین لەگەل وەرەقە ڕاستەکە ینی بابلێن دەنگدانی ڕاست وەرقی ڕاست ئەگە 105 زیاتر بوو هەر وێزگەک 105 زیاتر بوو ئەوە لەزگێشین لێ دەدرێ با بلێن لەزگە کەشینە لێ دەدەین ئەو وێزگانت دێنە بنکەی وردبینی لە لای خۆمە دیسان ئەمە عەدو فەرزی لێ دەکەینەوە و تەدقیقی دەکەینەوە ئەو وێزگانە بەڵام ئەگەر لە 105 کەمتر بوو یعنی 4.9 لە بۆ خوارێ ئەوە احتیمال لەسەر هەژماری دەستی دەکەین نەک ئەلکترۆنی و ناگەڕێتەوە لە بۆ بنکەی وردبینی باشە بەڵێ چی ئەگەر لە وێزگەیەکی دیاریکراو بە دڵنیاییەوە ئەگەری لە کارکەوتنی ئامێرەکانی دەنگدان بە دڵنیاییەوە ئەبێت هیچ ئەگەرێکی درێژکردنەوەی کاتی دەنگدان ئەبێ یان نا چونکە ڕاستیەکەی عاتڵ لە بیتە ڕاستیەکەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و بە دڵنیایی عێراقیش ئەنی ئەزمونێکی باشیان لەگەڵ ئەو ماوەیان نییە کە هەڵبژاردنی تیا درێژەگرێتەوە هەڵبژاردن دەنگدان درێژەکرێتەوە یان نا
نەخیر جیازەکە سەر بەخۆی ڕاوەدەستی ینی بەدەستە خۆمان نییە باشە جیازەکە لە هەفتی سبینی بەخۆی ئیش دەکاتن دەست پێ دەکا و لە سەعات 6 بەخۆی دەکوژێتەوە ڕاوەدەستی جیازەکە باشە ئەزانی پرسێکی دەستە خۆمان نیە جیازەکەها بەرمەجە کرێ ڕامێرەکان دکتۆر ئەیسەر پرسێکی دیاریکراو کە زۆر گرنگە ڕاستیەکەی دوای ژمارنەوەی دەستی و ئەلکترۆنیەکەیە و کاتی خۆی لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستانە پاراستنی ئەم سنووقانە و ئەگەری دەستکاری کردن و یعنی بەردەوام ئەم گرفتانە هەبوون لە هەرێمی کوردستان و دیاریشە کێ ئەم سندوقەکانی دەنگدان ئەپارێزێ بۆ ئەم هەڵبژاردنە قوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕێکار چی گیراوەتە بەر بۆ ئەوەی ڕاستیەکە یەک وەڕقە لە هیچ سندوقێک نە دەربهێنرێنە بخرێتەوە شوێنی یعنی بە سندوقی ئەگە بەردیشی گۆڕی ینی کێشە دروست دەبیتن یانی چ لە وەزعەکەی دەگۆڕی با بڵێن ئەمە پێشی با سندوق بڕواتن بە هێشتا نەناو وێزگای بین یەکەم جار نەتایجەکان بە ئارتیسی دەڕوان ئەمە ئامێرێکمان پێدێن ئارتس یعنی بخۆی یعنی با قەمەر سیناعی دەڕواتە باشە ئەوە نەتیجە ڕۆیش بە قەمەر سیناعی ئەمە عادو فەرزی دەکەین ئەلکترۆنی گوتمان تەقلیرەکە دەرتی هەژمانی ئەلکترۆنی ئەوش دەدەینە با بڵێن وەکیلەکانی کیانی سیاسی چاودێرەکانی سیاسی لە ناوێزگەکانی یەک و نسخەیان دەدەینێ دەیبن ئەوە دوو سێیام ئەمە ئیسیمارەکان ئەو پێدێنێت 41 و 42 کە لەگەل هەژماری دەستی پڕ دەکرێتەوە ئەویش لە دواری دەدرێتە ئەوە سێ چوارەمین جار ئەو نەتایجە کە دەگاتە بەغدای و لە بەغدای سێڤەروەلی دەگری تالی سنتەر ئەوانە هەموو دەکرێنە CD هەم نەتایجەکانی و هەم وەرەقەکانی دەنگدانی کە سکانی کردی ئەو جیازەمە هەموو دەردێتە حزبەکان معقولە یعنی ئەوانە هەموو دەبێ ئەوانە کە وەکیلی سیاسی حزبی سیاسی چاودێرەکان دەبێ ئەو شتانێک کە هەیتیان هەمووی بەراوردی کە نەگەریەک زۆر باش یعنی نازم چ دەبین ئەگەر سندوق گۆڕیان نەگۆڕە چیشمان بە سندوقی نابێت ئەی لە ئەگەری سووتان یان حاڵەتێکی لەو شێوەیە بیرمان دێت لە یەکێک لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا بوو ڕاستیەکەی هەندێک لە سندوقەکان سووتان ئەو داتایانەی کە لە مانگی دەست کرد لە ئەوانەی دواتریش کە هەمویان خەزن کراون کاریان پێکرێت ینی حسابەکرێن بەڵێ ئێستاکە ئەگە دامانە ئەو سندوقەش بەڵێ ئەگە دامانە ئەو سندوقەش ئەگە سوتا ینی تێدا نەبوو ئەم بخۆم نەتایجی ئەو سندوقەی وەرەقەکەی دەنگدانی کە تێدا کەسکانە هەموو لە لای خۆمان دەتوانم وەرەقەکانی دەنگدان هەمووی دیسان کۆپی بکەمەوە و وەکو سندوقی وەکو خۆی لێکەمەوە بە هەموو وەرەقان دەتوانم کۆپی کەمەوە و باشی لەسەر بکەم باشە دکتۆرەی سەر ئەو تۆمارە دەنگی کە یان ئەو نیگەرانیەی با من وا باسی بکەم کە دوێنێ پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی دەستگای هەڵبژاردنەکەیەوە بڵاوی کردوانەوە دیارە نیگەرانیەکەش چییە و ناوەڕۆکەکەی چییە ئێوە قسێکی دیاریکراوتان لەسەر ئەم پرسە هەیە ئەمە هیچ گوێمان لە ئەوە حزبەکان نەبووە ئەمە ئیشی خۆمان دەکەین بە شەفافی بە مستەقلی نازەم چی گوتیە و بابەتەکە چیە بەڕاستی چکەمە زۆر سەرقالیشەکانی خۆمانن وەڵی ڕاستە دکتۆرەی سەربەست بە دڵنیایی ئەگەر یەک چارەک سەیری میدیا و کردبێ بە دڵنیاییەوە ئەو نیگەرانیەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی دەستگای هەڵبژاردنەکەیەوە باسی کرد گوێت لێی بووە جا ئەگەر گوێت لێی بووە و ئەزانی چیە و چی نییە قسێکی دیاریکراو لەسەری ئەگەر هەبێ ئۆکەی ئەگەر نییە با من پێت بڵێم ئەوان ئەڵێن چی و وەڵامی ئێوەش لە زبێن ئەمە دەڕۆین حتا ئێستاکە نەچمەوە ماڵی کاکە باشە لە سبێنی ساعت هەر حتا ئێستا نەچمەوە باشە ئەزانی دەستگای هەڵبژار ڕوونە جاگەیشتمەوە ماڵێ جابا من پێ و بڵێم چی بووە دکتۆرەی سەر دەستگای هەڵبژارنی پارتی دیموکراتی کوردستان فایلێکی دەنگی بڵاو کردوێتەوە جا هیچ قسەمان لەسەرەوە نییە ڕاستەیان نا من قسە لەگەڵ لایەنێکی دیاریکراوی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ناکەم خەبیری ئەی و ئەو شتانم نەهێناوە بزانم چی و چی نییە ئەڵێ گوایە حزبێکی دیاریکراو ئەوەی یەکلایی کردوێتەوە هەڵبژاردنە 30 کورسی پەرلەمان نەهێنێت چێ ئەتوانێ ئەمە بکات دکتۆرەی سەر توقعاتی خۆیانە هەموو حزبك توقعاتی خۆی دەکات نازانم وەڵڵا نە ئەو باسی تەوقعات ناکە توقعاتە ئەو باسی تەوقعات ناکە ئەڵێ 30 کورسیان بۆ داناین تەواو بەڵێ ناس
کۆمنتم نییە لەسەر ئەو بابەتانە بەڕاستی. باشە قسە لەسەر بە ناوەڕۆکی تۆمارە دەنگیەکە نەبێ دکتۆر ئەیسەر، بەڵام هیچ قودرەتێک، هیچ توانایەک، هیچ فشارێک ئەکرێ بوونی هەبێ بۆ ئەوەی من قسەم لەسەر لایەنە تەکنیکیەکان نییە بەتەنیا، باسم لە فشاری سیاسیشە. ئەتوانێت کۆمیسیۆن وا لێ بکە ناچار بکە چوزانم دۆخێکی وا بۆ ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بخڵکێ. ئەمە باسی ئیجرعاتمان کرد لە سەرەتاوە کە ئەو هەڵبژاردنێکی بێگەر دەبیتن و شەفاف دەبیتن و بەپێ ئەو کە ئەوێ باسم کرد ئەو ئیجرعاتی ئەو جارێک کە دەکرێتن کە بەس کاتی بایۆمەتری بەکاردێتن و کە وەیزگەکان لەژێر چاودێری کامیراتی دەبی هەموو وێزگەکان هەژماری دەستی لەگەر دەکرێت تەسەوڕ ناکەم یعنی هیچ با بڵێن تەزویرێکی یان شتێک لەنا ئەو وێزگانە بکرێتن. باشە جا من دکتۆرەی سەر وەڵی هەستت پێکە مەزانم پێت خۆش نییە ئەم پرسە، بەڵام ناچارین یعنی ئەبێ باسی بکەین. قسە لەسەر لایەنە تەکنیکیەکان نییە، زیاتر پرسیاری ئەمە زیاتر لە باسی مەسائلی تەکنیکەکان ئەزانم، بەخوا ئێمەش ئیعلامین ئەبێ زیاتر باسی ئەو پرسانە بکەین کە گرنگن، نەک ئەوەی ئێوە یەکلاتان کردوتەوە و دەستان خۆش بێ ئیشی 100% با بڵین. ئەزای قسە لەبارەی پرسە تەکنیکیەکانەوە نییە، قسە لەبارەی دەستوەردانێکی دکتۆر سەیرم کە قسە لەبارەی دەستوەردانێکی سیاسیە کە لە سەرو ڕێکارە تەکنیکیەکانیشەوە بێ. ئەمە هەیە ئەکرێ لایەنێک قسە لەبارەی پرسێکی واوە تەکنیکی لەوە دەکەم و نازم سەرەوەی چ دەبیتە. ئەمە دەنێ ڕێکاری تەکنیەکەمان بۆ شێوەی دەبیتن. باشە و ئەنگۆ بڵە خۆتان حکم کەن. باشە ئەمە دەمێ ڕێکاری کۆمیسیۆنێ بەو شێوەی دەبیت. زۆر باشە. جا ئێوە بەردەوام ڕوونکردنەوەتان ناوە دڵنیاییشتان ناوە لە بارەی با بڵین بەهێزی ڕێکانەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەشتان ساغ بێ دەستان خۆش بێ. جارجار ئەم دڕدۆنگی و ئەم هەڵایە لەبارەی پرسێکی دیاریکرا و ساختەکاری ئەوانە چییە کە دروستەکرێ؟ ئێوە پێتان وایە مەبەستێکی دیاریکراو لەمە هەبێت؟ عفوتی نەگەیشتم. بەڵێ گوێت لێم بوو دکتۆر؟ پرسیارەکەی دووبارەکەی تخوا. باشە ئەڵێم جارجار سەرڕای هەموو دڵنیایی دانەی ئێوە ئەیدەن لەبارەی پاکی و بێگەردی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەندێک جار با بڵین دڕدۆنگیەک دروستەکرێ لەبارەی پاکی و بێگەردی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەگەری ساختەکاری. پێت وایە ئەوانەی ئەم دڕدۆنگیە دروستەکەن مەبەستیان چییە؟ بۆچی ئەم هەوڵایرێت؟ خۆیان من نازانم برادر لەسەر مۆزوعی بەس ئەمن زیاتر باسی ڕێکارەکانی تەکنیکیم لەوت کردو کە چۆن ئەو هەبژدانەی بەڕێوە دەچین و بەو شێوەی دەبیتن. باشە با دەنگدەران و ئێوەی بەڕێزکەوە کو ڕاگەیەنتن حکم کەنە سەر ئەو بابەتەی. باشە دکتۆر چی دیکە ماوە ڕاستیەکەی ئێوە وەکو ئامادەکاری بیکەن بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بەرن؟ یعنی کۆمەڵی کاری زۆرتان کردووە، خەڵکتان وەرگرتووە، ئیترەوە لیست پاکراوەتەوە، ئیشی زۆر باشتان کردووە. چی ترماوە بۆ ئەوەی بیکەن؟ ئەمە تقریبا ئامادەکاریمان هەموو تاواکرد 98 لە ئیشەکانی هەڵبژاردن و کۆمیسیۆن تەواو ماکردیە. باشە تەنها ئەوەی ماوە ڕاهینانی کارمەندانی سە سندوقی ئەوش لەوە یەزدەیمان خلاص دەبیتن و پاشان دەست بکەین بە پلانی لوجستیکە ئەوە دابشکردنی ماوەدەکانە سەر بنکەکانی دەگدان ئەوش لە وەکو پلانەکە لە 15 مانگ و 16 مانگ و 17 مانگ ئینشاڵڵا دەست دەکەین بە دابشکردنی کەلبەلەکان لەسەر بنکەکانی دەگدان کە ئەویش لە 15 مانگێ ئەمە بنکەکانی دەگدان هەموو وەرلەگرینەوە لە مەکتەبەکان. باشە دکتۆر فەسترەیە دەزانین پشووە لە 15 مانگەوە حکوومەتی ڕاست بەڵێ ڕاستە. هیچ ڕێکارێکی دیکە هەیە با بڵین لەوانەی کە باسم کرد وتم دەنگدەر کاتێک لە ئەچێتە ناو وێزگەکەەوە هەتا ئەو کاتەی باست کرد قۆناغە جیاوازەکانی پاراستنی ئەمانەتی دەنگی دەنگدەر
هیچ ڕێکارێکی دیکە هەیە بۆ ئەوەی تۆ دڵنیایی زیاتر بیت بەوەی کە دەنگی دەنگدەر وەکو خۆی ئەچێتە ناو سندوقەکە و سندوقەکەش ئامێرەکەش وەکو خۆی دەریهێنێتەوە و ئەنجامە کۆتاییەکەی کە ڕاگەێنرێ ڕێک وەکو ئەوەیە کە بە حەقیقی بووە بە ڕاستی بووە ئەمە یەک دوو ئەکید دەی چیتر هەیە بۆم باسکە ئەکی دەمەوە باسمان کرد ئەو ڕێکارەکانی تەکنیکەکە باسمان کرد و لەگەل ئەو تەقاریدانی ئەلکترۆنی کە دەردەچی و لەگەل ئەو هەژمای دەستی کە دەست پێ دەکات و کە ئەو نەتائیجانە ئەمە ئەعلان دەکەین لە دیواری دەدەین و لەگەل ئەو نەتایجەکە دەکاتە بەغدای بە سیدی دەدرێتە لایەنەکانەوە هەموو دڵنیایی ئینشاڵڵا لە بۆ دەنگدەرەکە. باشە لەبارەی هینەوە گەیشتون بەچی دکتۆر لەبارەی ئەوەی وەرگرتنی کارتی یان وەرگرتنەوەی کارتی دەنگدان تا پێم وابێ 2 هەفتە لەمە و پێش کەمتر زیاتر ڕاستیەکەی دڵنیان نیم بەنزیکەی لە 92% ئەوانی کە کارتی بایۆمەتریان نوێ کردبەوە چوو بوون وەریان گرتبووانێ ئێستا ژمارەکە گەشتوتە چەند؟ ئەستا مستەوەی هەرێمی کوردستان دەتەوێت بەدڵنیایی بەدڵنیایی نەیان لەسەر ئاستی پارێزگاکە هەردووکی پێ خراپ نییە 2 ملیۆن و لەسەر ئاسی پارێزگاکان دهۆک 737,756 کارتی لەو چاپ کراوە لەوەندەی 723,947 کارتی تەوزیع کرایە دابش کرایە ئەوێمایەتی 13,909 ئەوە دهۆک هەولێر ملیۆنێک و 15,668 کارتی لۆ چاپ کراوە لەو مجموعەی 984,343 کارتی دابش کرایە ئەوێ مایتەوە 31,325 دۆ گەیشتە 198 ڕێژەکەی دابشکردنی باشە هەولێر 96 لە سەتی سلەیمانی ملیۆنێک و 146,093 کارتی لۆ چاپ کراوە کە ئەوی دابش کراوە ملیۆنێک و 66,075 باشە 80,000 کارتی مایە یعنی کۆی گشتی کارتەکان کە دابش نەکراوە لەسەر مستەوای هەرێم 125,000 کارت مایتەوە ڕێژەکەی سلەیمانیش گەیشتە 93 لە سەتی ڕوونە و بڕیارە ئینشاڵڵا حتاکۆ بڕیار ئەنجومەنی کۆمسیۆنە کە دەرچوو هەتا ڕۆژی 20 مانگی کارتەکان دابش بکەیت هەتا سەر شێوارێ لەبۆی خەڵکێکی زیاتر کارتەکەی وەرگری و بچی دەنگی خۆی بداتە ڕوونە دکتۆر یەک پرسەی ڕاستیەکەی لەم ڕۆژانەیە من ئەمەوێ بچمە سەر مەسلەی دەنگدانی تایبەت لە سلێمانی شتێک هەیە بە سندوقی دیاریکراوی پێم وابێ هی کۆمیسیۆنوانە شەو چەند پێشمەرگەیەکیش ڕاستیەکەی چەند لایەن بڵێن چەند ئەندامێکی هێزانیەکان پەیوەندیان بە زوومەوە کردووە دەڵێ بڵێن بە ئەزمموی دەنگ بەحساب بە ئەزمموی دەنگمان پێ ئەیەن و کارت و سندوق و هەموو شتێکی بەحسابی کۆمیسیۆنیشە ینی پێمان ئەڵێن ئاوا دەنگ ئەیەن ئێوە ئەم ڕێکارە ئێوە هیچ ئاگاتان لێتی و جۆرێک لە نیگەرانی دروست کردووە لای هێزە ئەمنیەکان ئەمە چییە؟ ئەمە نازانین لایەنی سیاسی لۆ خۆیان بەس کە کارمەندەکانی خۆمان ئەوانە هەموو کارمەندی بێلایەن و سوودیان خواردەیە کە بێلایەنی بپارێزن ئەوەیە دوو ئەمە لە ناگەڕێن ئەسڵەن کارمەندەکانی خۆمان تەداخلی دەنگدەرام کرد لە کاتی دەنگدانە چۆن دەتوانانی زەخت بکەن فشار بکەن کارمەندەکانی خۆمان لەسەر دەنگدەر جۆم لەگرێت من ئێستا ئەڵێم ئێستا ناڵم لە کاتی دەنگدانە ینی ئەوە ماوەیەکە با بڵێن بەشێک لە هێزە ئەمنیەکان دەنگیان پێدەدرێ ئەیان بن با بڵێن گوایە بە ئەزمموی ئەڵێن وەرن دەنگ بن فۆرمی دیاریکراویان ئەوەی کە هەرهی دەنگدانە پێیان دەدرێەوە دەنگێن و سندوقەکەش هەر سندوقی دیاریکراوی پێشی دەنگدانی بەڵێ جێت لێ بووە دیتیتت بەڵێ دەیان پێشمەرگە و هێزی ئەمنی پەیوەندیان بە زوومەوە کردووە سەیریکە پێشمەرگە و هێزی ئەمنی پەیوەندیان بە زوومەوە کردووە دەڵێ دەمان بن لەسەر ئەو بابەت یعنی بەڵێ یعنی ئەتو پێشی هەڵبژاردننی سندوقدان با بڵێن دەنگدانی تایبەت دەچی دەنگی خۆی دەدات سەریکە نەک دەنگدانی تایبەت هێزی ئەمنیە گوایە
تەمرینی پێکرێ بۆی کە چۆن بتوانێت دەنگ بدا بەڵێ. پێڵێن ئەمە چوارگۆشەکەیە لەم چوارگۆشەیە دەرمەچۆ ئەمەی خۆمانە ئازێت نەبێ مۆرێکی لەسەر بە پرسەکە بەو شێوەیە و ڕاستیەکەی زیاد لە دایان پێشمەرگە و هێزی ئەمنیش پەیوەندیان بە زوومەوە کردووە کە ئەمەیان پێکراوە یعنی زیاتر با بڵێن پرۆسەکە فێرکاریە وا ناونراوە یعنی زیاتر پرۆسەکە کە دەکرێت فێرکاریە جاوا ناونراوە باڵی نازەوەڵە جملێ نەبووەوە ئەمە بە خۆمانیش برادر یعنی ئەمەش بە خۆمان لە ڕاگەاندنەکان لە تەلەڤیزیۆنی ئەکی دەنگۆش بەلاوتان کردیتەوە کە چونێتی دەنگدانی ئالێتە تەسویت ئەمە بێ ئالەتی دەنگدانەکەی یعنی بەو شێی دەبێت کە قەڵەمی خۆمان بەکاردێ قەڵەمی کۆمیسیۆنە قەڵەمێکی تایبەتە لە بۆ تەشیری و ئەلانمان کردی لە تەلەڤیزیۆنەکان لە گەلک سایتەکان بەلاو دەکەینە کە دەنگدانەکە بەو شێوەی دەبیتن یعنی حزبێکی هەل لە بژێری یەک حزب پاشان یەک لە ڕقەمەکانی شەل دەبژێری ئەگەر پێویست ئەگەر حەز لەبوو دەنگ بدەیە کاندیدیش مڕەشەحی بەلۆی ئەمە بخۆمە لە تەلەڤیزیۆنی بەلاو دەکەینەوە خەڵکەکە بزانێتین چۆن دەنگدان چۆن دەنگداتن ڕوونە اینجا من دکتۆر من ئەڵێ وەما عەلە الرەسوولی ئیلا البەلاغ ئێمە وەکو میدیا وەکو زووم بە دڵنیاییەوە کۆمەڵێک میدیای دیکەش ئەمە ئەزانن ئەوە وتمان پرسێکی دیاریکراوی لەو شێوەیە هەیە جا تاقیکردنەوەی ڕاهێنانە چۆنە چۆنیە نازانم و گرنگە ئەمە بە دوواداچوونی بۆ بکرێ ئەمە یەک دوو ئەو دەنگدانی ئەزمموی کارتەکەی با بڵێین جیاوازە لەو کارتەی کە لە دەنگدانی حەقیقیە لە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتیە با بڵێن بەکارێنرێ یان یەک کارت بوونەوەی کە بەکارهێنان ئەزممویەکە مەبەستمەوەی کە خۆتان کردوتانە کۆمیسیۆن کردوێتی کارتی دەنگدان؟ بەڵێ بەڵێ ئەو فۆرمەی تۆ دەنگی لەسەرەیت و با بڵێن ئێخێتە ناو سنووقەکەەوە ئەوەی نازم ئەوێ ئێستاکە باز دەکەی کە دەکرێتن ئەوە ئەوە ئەبێ بیزانن ئایا فۆرمی دەنگدان ئەکرێت دەستلایەنێکی دیاریکراو بکەوێ یان چەند لایەنێکی دیاریکراو بکەوێەوە تاقیکردنەوە بە هێزە ئەمیەکانی خۆیان بکەن ئەمە نەمادێتە ئەمە هەر نەماتی جێماشتێنەوە بەس ئەگەر ئەمە وەرەقەی دەنگدانی خۆمان هەیە ئەوە هەر لە مەخازنی مەوجودە دەستکاریش نەکرایە ئەو ئیلە لە بۆ ڕژی دەنگدانی تەوزیع دەکرێتە بەسیوان نازەم وڵات وەرەقەکە بەکار ئەوەی لە دەنگدانی ئەزمموی خۆتان کردان دکتۆر ئەوەی دەنگدانی ئەزمموی چەند جارێک بە دڵنیاییەوە دەنگدانی ئەزممویتان کردووە تاقیکردنەوەتان کردووە ئەو فۆرمەی بەکارتان هێناوە تو باسی محاکاتی دەکەین بەڵێ ئافرین اینجا هەر هەمان فۆرم لەگەڵ هەمان فۆرمە ئەوەی کە لە کاتی ساپڵە باشە هەمان ئەوەی یان شتێکی دیکەیە ئەوم پێ بڵێ یعنی کارتەکەی ئەوی لە ئەزمونونەکەی بەکارمان بپێدرێ محاکات ئەو چار محاکاتێک کەما پێشی هەڵبژار ئەو ڕقەکان نمونەنە یعنی ڕقەمە بەس یعنی هیچ ناوشتی تێدا نیە ڕوونە بەڵێ باشە بۆیە ینی فەرقە لەگەڕی ڕۆژی دەنگ زۆر ڕوونە اینجا هەر لەو چوارچەوەیە فشار لە هێزی ئەمنی و ئەوانە ئەکرێ دەزانین دەنگێن بەکێ ئەزانین مەسەلەن کارتی بایۆمەتری کامە هیچێەوە چۆنی خوێنێتەوە و دەنگی یاوە بەچێ ئەمانە هەمووی فشاری بێمانان لە هێزە ئەمنیەکانەکرێن دکتۆر وایە؟ ئەمە نازانم یعنی ئەوەنە مەوزوعی هێزە ئەمنیەکان چییە بەس ئەمە وەکو محاکاتی خۆمان وەرەقێکی دەنگدانمان هەیە نمونەیە ئەمە پێدێنین بەس هەژماری تێدایە ناوی هیچ کیانەکانی تێدانە لە بۆ محاکاتی بەکردێنی ئەویش لە بۆ ئەوەی حتا لە ڕاگەاندنەکەش ئەگە تەمەشاکەی هیچ ناو و ئەوەی تێدانە ژەڕەت نمونەیە لە بۆ بەس خەڵکەکە فێربیت چۆن دەنگ جاگوێ لە من بگرێت دکتۆر من ئەم شەو ناچار بووم هەم خۆم بکەم بە حزبێکی ساختە کار ئێستا خۆشمەکەم بە هێزێکی ئەمنی دیاریکراو کە ئەوێ فشار لە هێزە ئەمنیەکانی بکە باشە من هێزێکی ئەمنیم ئەلف ئەمەوێ فشار لە ئەندامەکانم بکەم پیانەڵێم ئەزانم دەنگی بەچێ ئەزانم لە کاموێزگەیەیت ئەزانم بایۆمەتریەکەت کۆدەکەی چەنە چۆن نییە و بە دڵنیاییەوە ئەتوانم و بزانم دەنگت داوە بەچێ ئەم قسەی من قسەیەکی بێمانایە فشارێکی بێمانایە ئەوانەی کە لەگەڵ ما کارەکەن گوێم لێ نەگرن بێمعنایە ئەمە دەڵێن نازانین کەس نازانیتن کاشەوە کەس نازانیتن ئەو دەنگ دەرەکە دەستە ناو وێزگەی کە دەنگ دەدا کەس نازانی ئەمەش نازانین یعنی ئەو دەنگدەرە دەنگی بەکێدایە دا بەڕاستی ئەمە
پێشمەرگەی ئازیز هێزی ئەمنی ئازیز ئەمە زیاد لە جارێ لە زوومی ئێمە لە زووم بەگشتی بە دڵنیاییەوە لە میدیاکانی دیکەش ئەمە ڕوونکراوەتەوە کە شار هەمووی با بڵێن لەسەر بنەمایەکی ناڕاستە کەس نازانێت دەنگ بەکێ ئەیت و زیاد لە جارێ هەم ئێمە هەم کۆمیسیۆن و هاوڕێیانەشمان ڕاستی وەکو تەکنیک کەس ناتانی کەس نازانیتن تەواو دەستت خۆش بێ وەکو تەکنیک پێ دەرێم کەس ناتانی دەنگ بدە زۆر زۆر زایدە لەگەلەوەش کەس ناتای موبایلی بەتە ژۆری حتى ڕسمیشی بگرێت زۆر ڕوونە زۆر ڕوونە جا دەستان خۆش بێ ئیشی زۆرتان بۆی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان هەڵبژارنێکی باش بێ من پرسێکی دیاریکرا و ماوە نازام ئەگەر سکاڵا ئەمانەی فترەی بانگەشەی هەڵبژاردن زۆرتان بۆ هاتوۆتەوە یان هیچی وانە سکاڵاکان چەند بوون چەند نەبوون زیاتر سکاڵا لەسەر چییە؟ بەخوای ئەوێ یعنی آخر ئەحسایات ئەمە بە ژمارە هەیتمان بەخوای بە نادن ینی جۆری سکاڵەکان نازانم چییە من لێ وەرە بەس حتى گەیشتە لەسەر هەرێمی کوردستان 22 شکوایە مخالفە نەک شکوە 21 مخالفێ لەگەڵ یەک شکوای باشە بەڵێر ئەوەندەیە کەس سزا دراوە ینی ئەوە نەکرایە باش تحقیقی لێ نەکرایە کەس سزا دراوە بەس دەی قەراری پێدرایە یعنی دەک لەو بشتیەکەی دەی بڕیاری پێ دەرچووە بە پێی جۆری مخالفەکە عقوبە دەدرێت ئەوان دیکە شێشتان تەوسەیە زۆر ئەوەیە زۆر باشە تا من ئەخیر پرسیارەکەم نازام ئەگەر هیچی ترم پێ نەڵێن بڵێن پرسیاری لێ بکە دکتۆرەی سەر لە ماوەی چەنە ئەنجامی هەڵبژاردننی بەرایی ڕاگەێنرێ و پێشببینی چەنەکەی بۆ ڕاگەاندنی ئەنجامی با بڵین کۆتایی منەزانم مەسلەی سکاڵا و ئەمانە هەمووی پرسی با بڵین ئەنجامی کۆتایی درێژبیان کوردبێ ئەوە یەکلای ئەکاتەوە بەڵام پێشببینی چەنەکە سەرەتایەکەی 12 ساعتە ئینشاءڵڵا زۆر باشە ئەی ئەوەی دیکە بەڵێ ئەوان دیکەش تاکو فترێت تاعنی خلاص دەبی کە شەکوا 3 ڕۆژە بە 72 ساعت پاش ئەوەی هەر شەکوا دەمێتن توانین شەکوای بکەی پاشی فترێت تەعونی هەفتەکە ئەویش تەکتەواو دەبی ئەو جە پاشی ئەنجامی کۆتایی ڕادەگەینی دکتۆرەی سەریاسین گوتەبێژی ڕاگەاندنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستت خۆش بێ هەرکت کێشە ئازێتم مای باس بازە سەرنجیەوە